لیمۆیەکی یابانیە کێڵگەیەکم دروست کردو لە لای خۆم 16 جۆر مزرەمەنیم پێ هەتا ئێمە شێمان هەبێ فێنکیمان هەبێ مرتاحترین لە فیستیڤالەکانی پارێکە تۆزێک لەی لە بەرهەمی هەنارت هەبوو و نازانم چۆن ئەو پەتاتەیە کە هاتوتە ناو هەرێمی کوردستان من هێناومە ئەوە پەتاتەیە کە 5 جۆر ئاردی لە دروستە بێ ئەوە پەتاتەی ئاردە خاص بینەرانی پایتەخت میدیا سلااوان لێبێت ئەم کاتتان باش لە بەردەم پارکی شانەدەر لە شاری هەولێر دیارە ئەمڕۆ لێرە فیستیڤالێکی تایبەت بە نمایشکردنی بەرهەمە کشتتوکالیەکار و کاری دەستی خانمان و کۆمەڵی خواردنی جورا جۆریش لێرە نمایش کراوە یەکێک لەو کەسانەی کە لە نێو فیستیڤالەکەی ئەم ساڵ لە بەردەم پارکی شانەدەر ئامادەیە جوتیارە نمونونەکەی هەرێمی کوردستانە مام ئازاد پێم خۆشە بچمە لای بەڕێزیان بە شوەیەکی ڕاستەخۆ گفتوگۆی لەگەڵ بکەم لەسەر ئەم بابەتانەی ئەمڕۆ لێرە نمایشکردن سلااو لێبێ مام ئازادم کاتت باش زۆر سپاس دەکەم پێم بڵێ لەم فیستیڤالەی ئەم ساڵ بەڕێستان بە شتێک باشداریتان کردووە ئەم نیوە جاتانەی لێرانە هەنچین تایبەتمەندیەکانی چین ئەگەر باسێک لەم سفرە ڕازاوەیە بکەینەوە هەرێمی کوردستان زۆری پێویستە بگرە 100 بەرابەری نەوت پێویستمانامە ئەوە ئەو قامیشی شەکرەیە کە هەمیشەوە دەوری 5 ساڵە من باسەکەم با ئێمە هەرێمی کوردستان بتوانین هەر بەم قامیشە هەم سەوزیکەین و هەم کۆمەڵێک شەکری لێ وەرگین و هەم کۆمەڵێک تەلەبەی دەرچووی زراعیە تەلەبەی دەرچووی زانکۆکان بتوانین لەسەر کۆمەڵێک معمەلی قامی شەکریشی لەکەین ئەگەر سێرێک ئێمە بکەین ئەوە کەرێ نییە ئەوە شەکرە بەڵێ ئەوە نانی تیری نییە ئەوە شەکرە ئەوە هەم شەکرە ئەوە هەم شەکرە ئەمە هەر یەکی جۆرە ڕۆکی ئەمە بەدەستی خۆ دەتوانی مەسەلەن بۆ نمونە شەکری شلی پێ دروستکەی شەکری کوڵی پێ دروستکەی شەکرێکی تری پێ دروستکەی وە لە هەمووی گرنگترەوە چەند ئاردێکە کە بۆ یەکەم جار ئەو پەتاتەیە کە هاتوتە ناو هەرێمی کوردستان من هێناومە ئەوە پەتاتەیە کە 5 جۆر ئاردی لە دروستە بێ ئەوە پەتاتەی ئاردە خاص ئەوە من ئاردەکەیانی هەرێمی کوردستانەوە خۆشبەختانە من ڕواندم تابانەوە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ناڕوێ بەڵام من خۆشبەختانە ڕواندم بۆ ئاردەکەی هەرێمی کوردستانە ئاردەکەیکرێت بەنان ئەوەش ئاردی تایلەندە بەڵامەوەی هەرێمی کوردستان بە پێسترە و چاکترە و جوانتریشە من ئەم ساڵ لەخوا بەزیاوێ بەدیل گەورەترین بەدیلم دروست کرد بۆی کە هەنارەکانمان ناوی سپی نەبێ بەفراوی نەبێ خراپ نەبێ ئاودار بێ ئەوی چی بوو ئەو بەرهەمانە نمایشی دەکەی زیاتر بەرهەمەکانی بەڕێستە سەرەتا پێم وابێ بە هەنار زۆر ناسران هەنارەکانی ئەم ساڵت تایبەتمەندیەکانیان چین دەبینیم ڕەنگڕۆیەکی زۆر جوان و سۆریان هەیە بە ئاون ئەم هەنارەی کە تۆ بتەوێت بەدیلێک دروستکەی کە ناوەکەی ئاودار بێ و سوور بێ ئەبێ هەنارەکانمان بە چەتری ڕاگرین لە باتیەوەی دەست بەرزکەینەوە بۆ لێکردنەوەی بەروبووم ئەبێ با دانیشین ئاوا لێکەینەوە هەتا ئێمە دانیشین ئێستا من و تۆ دانیشتوین زۆر گەرماشمان نیە و مرتاحیشین بەس هەتا هەڵسینەوە بەرز بینەوە ئەکەوینە بەشی گڕە و گەرما و سەرما کەواتە هەنار تاوەکو لە لە وڵاتی ئێمە ئێستا بڕۆ تورکیا بڕۆ ئیتالیا بڕۆ ئەو شوێنانی کە بارانیان زۆرە تا لە خوارەوە بێ کە ڕووەکەن بەڵام وڵاتی ئێمە شێی نییە هەتا لە خوارەوە بێ ئەم ناوی جوانتر و باشتر و هەنارێکی گەورەتر و لە قیمەتی شاهەنارە چەترەکان دایمە پارە ئازاد لە فیستیڤالەکانی پارێکە تۆزێک لەی لە بەرهەمی هەنارت هەبوو و نازانم زۆرێک لە تێکەڵبوون لەگە بەرهەمی ترماوەسازین چۆنە منەتوانەکەی ئەم ساڵ دەبین زۆر نا هەر ساڵانی جووا بووە بەڵام هەڵبووە هەڵبە بۆی بووە خەڵکێک حەز نەکا من هەنار بێن بە شوێنان ئاگینا مامۆسا هەموو کەس ئازاتە ناسێ و من بە شوێن پارەوە نیم و واشتوان مێسارەوە هەنارێ ناومەتە هەولێرەوە بەرەومانی 12 ڕۆی هەر ئێستا بە جوملە 1500 نارەکان لە عالوەکانە منەی دەم بە خەڵک بە 1500 و کەمتریش کەواتە مامۆسا المهم باشە باسێکی ئەوەشیانم بۆ بکە ئەوە من هەمیشە بە شوێن بەروبوومی باو باپیرانی خۆمانۆم کوا پاقلەکەی جاران کوا ترۆزیەکەی جاران کوا شودی و کاڵاکەی جاران کەواتەوە کە نا کەواتە ئەوە بەهەیە کوردیەکەی خۆمانە ئەمە بەهەیە بۆنی کە ئەو هێشتا نەگەیوە بۆ ئێمە ئەو بەروبوومە ئەو تۆی بەرومانەی خۆماڵی خۆمانە کە ئەخوا بە کەشوهەوای هەرێمی کوردستان بۆ لە دەستی بدەین بۆ لە ناوی بدەین کەواتە بێ احتیفازی پێوە بکەینە بێ شووتێ درێژە خۆشەکەی خۆمان کە زبرەکە دەسێل کابەیەکە بینین و ناوکایە
ئێمە نابێ کۆمەڵک تۆبین ناو هەرێمی کوردستان کە بە هەرێمەکەمان ناخوا تەماتیان هێناوە بە هەرێمی من ناخوا ئەی بۆ تەماتە وردەکەش تا ئیسە تەحملی گەرما و سەرماکە کەواتە ئێمە ئەبێ کەرتی کوشت و کاڵ پلە بەندیەکە ئەبێ پلەکانی هەموون تەواو بن زۆرترین بەرهەمەکانت نیشان بدەین بەڕاستی پێم خۆش ئەگەر بیتە ئێرەوە مام ئازاد سپاس دەکەم جۆرە هەنارێکی ڕەشە تایبەتەوە کەم بوو پێشتر بەیسە لەخوا بەجابێ خەریکە هینەوێەوە بۆ نەخۆشی زۆر گرنگە بۆ نەخۆشی باشە بۆ نەخۆشی بەڵێ ئەوەش لیمۆیەکی یابانیە کێڵگەیەکم دروست کردو لە لای خۆم 16 جۆر مزرەمەنیم پێ ئەوەش ئەو هەنارەیە کەمایی شانازیە شانازیەکەی ئەم هەنارەت چی دەبین ڕەنگ و ڕۆژی جیاوازە ئەمە چییە ئەم هەنارە ئەوەیە کە من و تۆ باسێکی زۆرمان لەسەر ڕادەی شێ کرد هەتا ئێمە شێمان هەبێ فێنکیمان هەبێ مرتاحترین ئێستا ئەو هەنارە لە شوێنێکی مرتاحا بووە لە شوێنێکی شێدارا بووە هەر وەزنیشی کە بزانە قورسی ئەو هەنارە چۆنە کەواتە ئەمە جیاکارە لەگەڵ بەعزێ هەناری ترا ئەمەە بەرهەمی هەلگیراون یان تازە پێگەیون ئەوە ئیشەڵاکانی ئەوە ئیشەڵا تامانی سێ ڕوا تامانگی ئەوە تامانی سێ هەر پاریش هەتا 15 من قڕم شکانوە ئەوانە ئەوە جوتر بگرە ئەوە سەلاجەیە کە ئەوە خەونێکی گەورەی هەیە بێت تا مامازات بمێنێ و سەلاجە بمێنێ چکەوە خەونێ بووە بیرۆکەیەک بووە کە لە 6 کیلۆ بازماوە بۆ 150 تەن هەنار ئەوە ئەگەر بیبینیەوە 6 کیلۆ 150 تەن هەنار لەسەر ئەو بیرۆکی سەلاجە من پارێزگاری لێ دەکەم ئەو دوولۆرەهی ئەو بەڕادە بێکارە باو نەوت و غازەیە کە ئیساتۆتە ناو هەولێری خۆشەویست و ئەگەر کامێرەکە بێتە پێشەوە هاوکارم بە یوسف سەری ئەو فکرەیەکە دیمەنم بوو بگوازەوە باشە لێرەوە پوشی بوو بەڕێدانراوە ئاویەتە خوارە بۆ پوشا لێرەوە هەوا داغڵی ناوە ئەبێ هەوایەکی شێداری فێنکیەچێ سەرچا قوربان گیان ئەو پێستە ئاوا بە تەڕی ئەمێنێتەوە و تێک ناچێ کەواتە ئەم بیرۆکەیە بوو بە بیرۆکەی 6 کیلۆ لە 6 کیلۆ بوو بە 150 تەن هەر بژیت ڕێز بەرهەمێک ماوە ئاماژەم پێی نەکرد بێت و بتەوێتن ئاماژەی پێ بکەیت خۆت ئەگەر سێرێکی بکەین من ئەمە ناوم ناوە میوەی بەهاشت میوەی ئەمە ناوم ناوە میوەی بەهاشتا ئەمەیان میوەی بەهشت چی ئەمە شتێکە زۆر دەگمەنە ئەمەستەکەم سندی بێ ئەمە ئەویان گرین فروت هێشتا ئەوشیان سندی نییە ئەمەیان تقریبەن دارێکی مزرەمەنیم متروبە کردووە 36 جۆرەگرێ یەکێ لەو 36 ئەمەیە یەک بەڵێ ئیتر ئەمە هەمووی ئەی بینی لەو درەختە هاتووە ئەمە 2 جۆرە ئەوە 3 جۆرە ئەمە جۆرێکە تایسە باسم نەکرێ بەڵام لەم کەناڵی بەڕێز تا باسێکم ئەوە ناوی ئەڵەی گەرای مریشکە ئاگادار بە ئەوە یەکێکە لەو سێرێکی بکە ئەڵەی گەرای مریشکە هەر دەسی لەوە دەست هەر هەڵەوەرێ سەردەست هەڵەوەرێ ئەوەی چەکە لەو 36 جۆرە ئیتر بەرە و دارم خزمەت کردو هەرچیەتە ئیتر وەکو دارێکی عیدی میلادیم لێ کردووە خەر ڕسمیەگرێ تەمەەن درێژ ڕێزمێ دەکەم تەمەنێکی دوور و درێژتان هەبێ بۆ خزمەتکردنی کوردستان جێگای شانازین کە ئەم هەموو بەرهەمە جیاوازە ئەبین لێەوە دانەنێتەوە هەدی دەستی منەوە ئەوە بەهەیەکی کوردیە زۆر ڕێزمێ چاوماچەکە بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان باخچەیەکی گەورە بوو لەسەر مێزێک کۆکراوەتەوە کە بەدەیان بەرهەمی جوورا و جوور و ناوازە لێرە نمایش کراون کە وەکو خۆی باسی دەکات هەندێکیان تەنانەت دەتوانن جێگەرەوەی نەوت و کەرتی ئابووری بن لە هەرێمی کوردستان و خزمەتێکی زۆر بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن و لە میانی بەڕێوەچوونی فستیڤالی نمایشکردنی بەرهەمە کشتوکالیەکان و خواردن و کارە دەستیەکانیش لێرە نمایش کراوە.